سڵاوتان لێبێت لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە کۆمەڵە تابلۆ بینین لە شوێنە گشتەکانە یاخو لە دوکانەکانە کە ناونیشانی دوکانەکانی لەسرە کە زۆربەی زۆریان بە عەربی نووسراوە. بۆچی لە پایتەختی هەرێمی کوردستانە ناوەکان عەربیە؟ ناوی دوکانەکەت ئەزیا دەباخ. ئەخە بە کوردی بە عەرەبیمان نووسیوە. دەباخ لە چی هاتووە؟ دەباخ لەقەبە. بەخوا هەر لەقەدیمەوە هەروە بووە، زیاتر لەقەبی دوکاندارەکانە. چکە هەمووی زیاتر خەڵکی هەولێرن، هەولێرینە. هەولێرەکان بۆ عەرەبن تا مەسەڵەن ناوی دوکانەکان بڵین بێت عەرەبی بێت؟ ناخر لەقەبیانە. ئەوە دەباخە، ئەوەی تەنشتم سەفارە. سەفار ڕۆژە. بەڵێ. نووسراوە یەک لە سەفار. بەڵێ. بۆچی ئەم ناوانە عەرەبیە؟ السەفار مەسەڵەن. وەڵایی ئەمنیش لەگەر ئەو ڕێدام کە ناوەکان بە کوردی بێ زۆر جوانتر و خۆشترە بۆیمە. وڵایی ئەوە چکەر نازانم چی بڵێم، ئەوە دەگەڕێتەوە سەر بەرپرسانی شارەوانی زیاتر دەبێ ئەوان بڕیارێک دەرکەن کە بڵێن تابلۆکان بە کوردی بێ جوانترە باشتر ینی. چکە ئێمە خەڵکی شاری هەولێرن، پایتەختی کوردستان پێویستە ناوەکان بە کوردی بێ. چەند ناوەکان کوردی بێ بۆ ئێمە خۆشترە، بۆ خەڵکی میێوانیش کە دێن دەماشاکە ناوەکان کوردیە، یعنی وا هەز دەکەن کە ئێرە کوردستانە شاری هەولێرە، هیوادارم ناوەکان بکرێتە کوردی، هیوادارم. ئەوە وەختی خۆشی نەک ئێرە هەموو دوکانەکان بە عەرەبی بوو، کوردی کەلیمەشی تێدا نەبوو. ئەڵڵاهوممە ئەگەر برادرە خەلکی کۆیە بووە بزانن پێڵاوەوانەی دەفرۆشت داینابوو چارە نووس. ئەمە وەختی خۆی. وەختی خۆی. ئێستا شەر ئاوایە مەسەن زۆری تابلۆکان بە کوردی نەنووسراوە، بە عەرەبی نووسراوە. ئاخرەوەها فێر بوون قەدیم حەزیان دەکردەوە ڕۆیشت بوو بەسەر چوو بوو. باشە ئێمە کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە حەقنی ناوەکان کوردی بن و تابلۆکان بە کوردی نووسرابێت؟ ئەوجا ئینسان حوڕە هەرکووی بێ ئەوها. والله اعتیادی بوو بەس قەدیم و هەر بە زۆر بوو ئەو وەختی وڵای چ بم هەر بەنمانای کوردی گوڵاندی بەزە وەختی زیاتر مشتەریەکانمان عەرەبۆیە بە گوڵانمان نووسیوە بە زۆرمان نووسی و ئای زۆر هەیە لە مووسڵ لە بە هەندێکە لەبەر مەسلحەتەکە ئیشکارەکە ئەوەندەیە. میوانخانی ئەلزۆر بۆ ئەلزۆر بۆ نمونە بۆ لە شوێنێکی ترا مەسەن لە بەغایە تۆ چەند ناوی کوردیە بینی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە سەیرەکەی هەموو تابلۆکان بە عەرەبی نووسراوە زۆربەی زۆریان. ئەجەتم تێ ناگەم قەزل لەمانەی عەرەبیەکە نووسینەکەی دێ یان لەمانەی کەلیمەت زوورەکە دێ. بۆچی ئێمە بەڵێ عەرەبی نووسین؟ والله ئەمە بۆی بە عەرەبی دەنووسین چکە زیاتر میوانەکانمان بێگانی عەرەبە لە بە هەندێکە بووە ناوەکەش عەرەبی ئەلزۆر. ئەزوور بە کوردی گوڵان مانای دەبەخشی. بۆ نەونووسیوە بۆ نمونە گوڵان بۆ نمونە فندق گوڵان. والله چی بڵێم ئەوە نووسیوە ڕاستیەکەی.
والله وێ لەگەرتم بەزی من لەبەر مەسلحەتەکەی خۆم ینی سنجڕاکیشتەی نەفەر میوانەکانم کە بێگانی ئەگە نەخۆی خۆتی بالفعل سەقسەی تۆ کوردی بێ نایەنە ژوورەوە بابا دێم بە زوان ئەوە ناوەکە کە پێ خۆشترە ینی کە دەرێ زۆر بە عربیەکە لوی ئاسانترە گوڵانەکە و تێناگە سەرنج بۆی ڕاچێنە بەس بەم تێدەگەن بۆ خۆمان دەزانین کەمانایەکەی گوڵانە بەرە لە بەوەی زوریفی سیاسی بوو نەمدەتانی بەڕاستی ناوەکەی کوردەکە ینی بەڕاستی وازەکەم لەبانی هەستم کردم بە عربی ظروفی سیاسی وای لەکردی ناوەکەی مەسەن بکەی بە عەربی بەێ بە عربیەکە زیاتر ئەلانکەم نەک بە کوردیەکە چکە بە کوردیەکەم ئەلان کرد لە قالبش سیاسیەتیان دەدام دەبە هەندێکە لە وەختی سڵاو لێبێت ئەم کۆگای سوڵتانی جەنابتوانێ بەێ ئەم ناوە لە چیوە هاتەوە سوڵتان ئەوە لە نای باپیر مۆرم برتووە ئەوە لە سەهر یعنی وەچک با کوبێن لە کۆنەوە هەروە وە خەڵکەش هە لەسە کۆن دەڕوە ئەوەی مۆزوعەکە تاوان باشتە بە دیکو با باگناوەکان کوردی بێ ملت پێشکەوتوت دەبێ ئیمڕا باپیرتە تۆش ئیمڕا ناوەڵار دوکانەکەمان بناوی بۆ ئیمڕا بەخوای ماوەیەک هاتی مێرە تاو شار زانیوە نازەم بە بەخوای زیاتر لێرە ینی وەکو کەلتورەی عەرەبی هێشتا مایە لێرە سعاتان باشە چۆنی مامۆستاجان سەلامەت بێخوا پرسیارێکم لە بەڕێستانەیە زۆربەی زۆری ئەو تابلوانی کە ناونشانی دوکانەکانی لەسرە بە عەرەبی نووسراوە ناوەکانیش عەرەبین سوڵتان سەمیر ئەمیز ئەلئیمڕا نازام چی دوکانی ئێوە یەکێکە لە دوکانانی کە ناوێکی کوردی خۆشە هەژار باشە دوکانی چی بەڕێزەکە بۆچی ئەم ناوەکانی تە عەرەبین و لە شاری هەولێرە کە پایتەختی کوردستانە ئەوە لە ئەساسی خۆی کە وەختی حەزبی وە حەز کە هەبوون ئەو توانانە طبعاً هەمووی قەتعەکانمان بە عەرەبی بوو هەمویان لەبەرەوەی کە ظروف ئەوانە مەشهور بوون بەو ناوە کە مەشهور بوو بەو ناوە جارێکی کە یعنی ناتانی بگۆڕتەوە بە ناوێشتر تێگەیشتی مەسەلەن سوڵتان هەرچ بە کوردی بنووسی هەر سوڵتانە بە عەرەبی بنووسی هەر سوڵتانە وایە کوردی خۆشی بۆ دابنرێت باشتر بەڵام ئەوەیە دەیەوێت لە بەروی توانەکەی مەشهور بوو بە سوڵتان هەر بە سوڵتان بمینێتەوە سەمیر ئەمیز سەمیر ئەمیزیش هەر نەفسیشت ئیمڕا ئەلئیمڕا ئومەرا بەخۆی ئومەرا بەلێ مشوار ئەوانە هەمویان ناوی قەدیمن کە ئەگەر بێ ئێستا ناوەکەی بگۆڕیتن وا دەزانیت کوانێکی ترە خەڵک وا تێدەگا بەڵام ئەوە بەو ناو نیشانە ناوی خۆی دەرکردووە مەسەلەن هەر وەک ناوی ئینسانی کۆم مەسەلەن محەممەد بهر بە محەممەد مەشهور حکوومەت هەرێمی کوردستانی شەیە و ئەولێریش پایتەختی هەرێمی کوردستانە باشە کەچی ناوەکان کوردی تۆ بڵی لە بەغای مەسەن ئەوەنە ناوی عەرەبی کوردی تیابێ نەوەڵاونەی نییە یعنی بە حقیقەت هەیە بەڵام کەم هەیە یعنی بە تاکوتریک هەیە بەڵام ئەوە دەمێنێتەوە سەر شخصەکەی کە صاحب محل مەسەلەن من خۆم لە ئەساسەوە کە ئەو مەکتەبم کردوێتەوە بە ناوی هەژار کردومەتەوە هەر هەژاریشم نووسیوە بەڵام هەژار لە شاعیر مام هەژار بەڵێ بەڵێ ئەگەر ئەمان ئەم ناوانە بگۆڕم تابلوانە بگۆڕێ باشتر نییە باشترە طبعاً ئێمە کوردین وڵات لە کوردستانە ژین بە ناوی خۆمان بێ باشترە نەک بە ناوی بێگانە زین مامۆستا ڕێیچە لەسەر ئەمە کە ئەمە کە کوردین و لە کوردستان دەژین خۆ چەچی حەزاریە ئەگەر یعنی تابلوەکانمان هەموو بە کوردی بنووسرێ و سەرڕای ئەوەی کە خەڵکی بێگانە زۆر ڕووماتیە دەکات مەفروزە یعنی زمانەکانی کەش لە بنەوە بنووسرێتن بە عەرەبی بە تورکی بە ئینگلیزی خاصە بە ئینگلیزی یعنی کەلەوە زمانێکی عالەمیە مەبەستم ناوەکانە ناوەکان عەرەبین ناوەکان واللهی مەفروزە یعنی لەوەی پەش ینی ئەو فکرەیە هەبێ بگۆڕدرێتن بەس ئەوەی وەچی کە حەدیزم باسی کرد ئەمە یعنی بوویتە لە قەبک لە بۆ ئەو عنوانەی دوکانەی ئێستا ئەو شارعاتەنیشمان ناوی مشوارە یعنی شقامەکە زۆر کەس دەلێت لە شقابی مشواری ما یان نالێ شقابی باتە یا نالێ شقابی محافظەی پارێزگای ئەوە بەو مشواری ساش بە مشوار مەشهور بووە بۆ ناوەی مەشهور بوونە ناویشتیان بۆ دانە ناوە تا ئێستا نەگۆڕدراوە نەخنا مەداخەوە سەرچاوەکەم ئینشاءڵڵا دەگۆڕدرێ و ئەو فکرشمان بڵاو دەبیتەوە لە هەموو لایەک و هەست و بیریان ئەوە بیتن کە بگۆڕدرێت ڕێگەم بەرنامەوە بتوانن بیرێ لەوە بکرێتەوە کە ناوەکان لە هەولێرە ناویشی کوردی خۆشی ڕەسەن بێتوانە و ناوی خۆشمەگە لە زۆر هەیە لە کوردستان ئەو ناوی چیاکە ناوی شەلالەکە تافگە ناوی خۆشمان هەیە الحەمدلله هەموو شتێک ینی نیعمەتێکی دایتەوە کوردستان هەموو شتێک هەیە
هەم بۆ هەستی نەتەوایەتی کە جەناب بفەرمووت ئەزانیت چێ خۆی بەڕاستی ینی بگۆڕێ باشترە لەبەرەوەی بە ناوی کە عەرزم کردی بە ناوی بێگانەیەک ناوی وەتەن یعنی ئەوە بی ئینسان قەومیەتی خۆی چبی دەبی ئەوە بیتن ناو ئێستا من کە عەرزم کردی پێشتریش کە من مەکتەبەم هەبووە من کتێب فرۆش بووم لە ئەساسی خۆی لە ساڵی 60ەکانەوە من مەکتەبەی تەمیم و سۆلاف و ئەوانە هەمووی ئێمە بووە هەر بە ناوی کوردیمان داناوە بەڕاستی یانی ئەوە دەمێنێتە سەر ئەوەی ئینسانی دڵی ئینسان و قەومیەتی ئینسان کە بایچەند ئەوەت هەیە بەڵام بەنسبەت ئەو دوکانانەی کەونە هەر ناوەکانی خۆیانە کە قەدیم نانێ بگۆڕێ وا دەزانن ئەگەر بیگۆڕن مشتریەکەیان ناوێ بەڵام ئەوە زۆر غەڵەتن لەو شتە ناوەکەیان بگۆڕن زۆر زۆر چاکترە لەوەی کە بمێنێتەوە بە ناوی بێگانە. سڵاوتان لێبێت چاواکەمی ئاڵای کوردستانمان بۆ دروستەکەن چاوان چاوان تۆ دوکانی بەرەودروست تۆکو خاوەنی ئەم دوکانە بەڵێ بۆچی ئەلشەباب بۆچی ئەلشەباب ئەوە معاملەکەمان هەر پێشتری بەناوی ئەلشەباب دانرا ئەین لە ئێستا نییە و لە ساڵی 1970 تا ئێستا ئەین بەرکارە بۆچی ئەگە ئەم ناوە بگۆڕێت ئەلشەباب چکە تۆ خەڵکی شاریە و لێریوانێ بەڵێ کوردیشی بەڵێ ئەگەم ناوە بگۆڕێ بە گەنجان وەری جێڕی بۆ زمانی کوردی باشتر نییە وڵی فەرق ناکە لەکنەمە احتیادنی کە زمانەکە لەسە ئەوکەی نووسرا لە شەباب نووسرا لە سەید جازەی لە باندێ لەنەسەلامان نابوو بیگۆڕینەوە بیکەینەوەەوە بەلاوان زۆر گەنجانیان لاوان من مەبەستم وایە بۆچی لە پایتەختی هەرێمی کوردستانان زۆربەی زۆری تابلۆکان ناوی عەرەبیە ناوی کوردیتیانە وڵی چی برم ئیمە تێدا ینی کوردیش تێدەرانسا بەمەسەن بەرگدووری ئەلشەباب ئەلشەباب بۆ ئەلشەباب بۆ ئەوەکەش کاکە لەبەر هەندێک ئەو شەبابە کاش دامانە ئەو شەباب لە هەموو وڵاتەچی دێ عرب کورد تورکمان هەموو کەسێک دێ عەلەمەکەی لێ دروست دەکرێت کە ناوەکی منشور ئێستا عرب نازانی لاوان چییە یان جاهێرانی چییە تۆ شتەکەی بۆ دوری خۆ ناوەکەی پێ نافرۆشتە عینوانەکەی دەدەی کابرا عینوانەکەی دەرکاکە خەیاتە شەباب خەیاتە شەباب عربەکە تێدەگا تورکمانەکە تێدەگا هەموو تێدەگەن تۆ ناتێ کوردەکە تێبگات کوردەکە با تێبگات هەموو کوردەکە باشتیش تێدەگا کوردەکە باشتر بۆ ناوەکان ئەگەر کوردی بۆ نونە تۆ لە بەغایە ئەگەڕی بە دوای دوکانێکە ئەگەر کوردیش نەبێ هەر ناگەڕی بە شوێنە بادی دەگەڕێم بەس هەنجێک ئەگەر ئێستا لە بەسەر بەغدایە بووم ناوەکەی ناوی بەغدایەبی بە ئاسان دەبینمەوە هەموو زمانش دەزان مەسەرەن ناوەکەی بە ئاسانی دەبینمەوە بەس دەبینمەوە چی دەرێ جاهێرانە چێ دەزانیان دەرێ هەلاوان چێ دەزانەوەی ئیشی دەستەکەت لە مەسەن خەڵک زیاتر ئاشنایە پێوەگلەوەی ناوەکە زیاتر ڕاستە ناونشان و ناونشان بۆ هەموو شتێک مەسەن ئاسانکاری بووەکە بەڵام ئەگەم ناوانە کوردی بێ باشتر نییە چونکە تۆ لە پایتەختی هەرێمی کوردستانی تەواوە باشترەوەی ئەم لەوەی پشتی لەوەی دەکەم بەس ئەو ڕۆکەنانی حساب مسافرش گەلێک زۆرمان هەیە لە هەولێر لەو پایتەختم مسافرش گەلێک زۆرمان هەیە ئەزانی دێت عرب دێت تورکمان دێت کورد دێت هەموو نەوع دەوڵەتەش دێت هێرا کە سەریکە ببوورە بۆ نمونە تۆ ئەچیتە بەغا باشە یانە چیتە تورکیا نابێ بە کوردی قسە بکەی ئیلا ئەبێ خۆ فێری و زمانە بکەی بەڵام لە وڵاتی ئێمەیە لای خۆمانە ئیلا ئەبێ ئێمە مەسەن عەرەبیەکە بزانین و لەگەڵ زەلامەکەیە بە عەرەبی قسە بکەین تۆ سەرنجیەوە داوە سەرنجۆم داوە بڕێ بەس دەبینی تەماشارەکەی کە مەجبور کابرا کوردەکەی نازانم قسە بکەم تورکەکەی نازانم قسە بکەم مەجبورم کوردەکە قسە دەکەم دەوێنێت کوردی جواب بدرێنەوە احتیاری لە تورکیا لە هەر وڵاتەشی بی مەسەرەن بە کوردی قسەکەی بە کوردی سلێمانی نه سلێمانی نە بەسەر کوردی خۆم زمانی خۆم چییە نازانم تورکەکەی نازانم مەجبوری قسە بەگەرەکە ئێستا دەبینی بزانی ئەگە بزانی هەیە ئێستا مەسەلەن مەجموعە تورکەکەی لێرە ئیش دەکەن وەستا و شتوانە کاشیات بەسەر ئەو شتانەیە هەم بە کوردی قسە دەکەن بە تورکی قسە ناکەن ڕابێنێت چونکە ئەو لێرە ئەژی وانە من مەبەستم وایە بۆچی ئێمە دایمە بێگانە پەرستین مەسە ئەمە زۆر جار ئەم شتێ وترا حتا لە ناوەکان ئەو غەڵاتەمان هەیە
ئەو غڵەتەمان هەیە بێگیانە پەلیسە ڕاستە ئەگەم ناوانە کوردی بن باشتر نییە ئێمە بۆ خۆمان باشتر ئەم لەگەرتم حتا لە تەجیلاتە ئەوەی گوێ لە گۆرانەکان گۆرانی تورکیە بێت ئەوە گوێ لە گۆرانیش حەسەن زیرەک نابێت ئێوەزەڵیشی هەیەتە کە چیان لێ بکەین کوردی نەک تورکی لەکنەمە زۆربەی جێدەینەوەی گۆرانەکانی کوردی خاستەم فلکلۆریەکان مەبەستم دوکانەکەی تۆ نییە دەکەن نەک لە ئێمە لە تەلەڤزیۆنەکانشمان زۆربەی ئەوە دەکاتن دەرێ گۆرانی مەسەرەن ئەوکان زۆربەی گەنجەکان نەک برێز گۆرانی فلۆکلۆریمان هەیە کوردی ئەوان زیاتر ئەوە بکەن لەو شارەی وەنیە بینە سەر زمان ئێستا لە تورکیای بەعام زمانی ئەوە گۆرانی فلکلۆریەکان دەینە سەر شاشەی لە گەنجەکان لەبەری کە زمانی خوانە خۆش نوێ دەکەنەوە ئیمە نوێ ناکەنەوە لە تەلەڤزیۆنەکانی ما زۆربەی کە نەک گۆرانێکی لێداتن بە حیاتی خۆت تێناگەیلی لۆ فلکلۆریەکی لێ نادێ مەسەرەن زۆربەی حەسەن زیرەکە و مەسەرەن ئەوەیە گۆرانێ تازەکانی گەنجەکانیش لێبین وەک لەوەی کە تۆ گۆرانێکی تورکی یان عەربی دابنیوانە چونکە ئەگە بچیتە ناو بەخاوە لەگەڵ ڕێزمان بۆ هەموو نەتەوەیشتر ئەگە بچیتە ناو بەخاوە گوێ لە گۆرانێکی کوردی نابێت وا ڕاستەوە تەواوە قسەکە جوانە ئاخێ ئێستا بزانە ئەمە بخۆمە قەتایەکە لە خۆمان زۆر لە پاشکەوتوبی لەو شتەی لەبەر لە پاشکەوتیبی کە وەختی خۆی لە بەسەرن ساری 96 و 97 و 93 و 45 ئەوانە 22 ساڵە ڕاپەڕین کراوە و قسەکە جوانە کە گۆرانی بێژەش کوردیمان نەبوو کە خەرک جێی لێ ڕابگری خەرک جێی لێ ڕابگری ئێستا پاش 2023 و لە خۆی بەزاربی شتیوە هەمان گۆرانی بێژەمان لەوە پیا بووە نعنی باوەڕ کە احتمال هەیە دەرەجە قیاسمان شکانە لە کوڕی عەرز کەچی کەناڵەکانیشمان هەر لەسەر کەناڵێکی عەربی و تورکی وانەیە ساردەمەنی ماشەڵڵا خوا گەورە ساردەمەنی نییە بۆچی ناوەکان بە عەربیە ماشاءڵڵا بۆی بەکارێکە شتێک زۆر باشە و بە چاوێنی نەبی ئەوە ئێمەش لەگەڵ ماشاءڵڵاین باشە بەڵام بۆچی بە کوردی نەونووسیوە پشت بەخوا نووسراوە گەلە گەلک لە مێژە نووسرەیە با بۆ ناتوانانی بەس تازە ئەو ناوە دانرەیە وڵای جاوە ئەو ها نووسرەیەوە پرمسە بەخۆی حەقوایە بە کوردی بنووسرێن بەس نازان بۆ بە عەرەبی لێ نووسرێن ئەوش عایدی حکومەتە عایدی حکومەتە حکومە دەیبری ئەو قەتعانە بکەنە کوردی بۆ نایکەی ئەخی من نییە نای حکومەت نییە ئەم دوکانەی حکومەتە وەستایە وەستایەکە لێرە نییە پێ نەوتۆ مەسەن بۆچی ئەم ناوی هەیە ناوە ئێتاوس بۆ بە کوردی ناوەکەتان دانێنەوە وڵایەوە گەرتەوسە ساحیبەکەی بزانە لەسەر چی ناوی لێنەوە ئەلێرێ چۆنی کاکە بۆچی ناوێکی کوردیتان بۆ دانێنەوە بەرێ بەلبەر لە بۆرچە لە ساردەمەنەکەدا بۆ ناوێکی کوردی وای دانێنەوە ناوەکەی زۆر قەدیمە لە ساری هەشتاوەکانە ئەو ناوی ئەمەش نەمانجی شتە بگۆڕین چکە عەڵەمەکەم بۆ ناوی شارەزا بووە ئەرێ وەڵڵا خەڵکەکەم بۆ ناوی ناتوانین عەرەبەکان بە ناوێکی کوردیەوە ئینکەی ئاشناکەی بەخوا جارێ هەموو کەس بۆ ناوی شارەزا بووە یعنی تاوس هەتا بە منتیقەکەش بە تاوس دەتوان ئێرە منتیقەکە شارەزا بووین خۆی لە خۆیدا یعنی وەکو زێڕینە زاهبی یعنی زێڕین زیاتر دەکات ئەی بۆ ناونووسیەوە زێڕین مەسەلا تاشخانەی زێڕین ئەخە زاهبیەکە جوانترە لەبەری عەرەبیە نەخێر عربی نییە بەس ئەگە بنووسی زاهبی جوانترە یعنی لە زێڕینەکە زێڕینەکان عالم زیاتر نەکۆ برێنە زێرینگرا زێڕین چییە زێرینگر زاهبی یعنی خەڵک تێناگە بۆی کە ئاڵتون مەسەن ناش بنایە سەر تاشخانەی ئاڵتون ئەبوو ئەگەر لەگە برادێ قسێکی باشترە باشە بۆچی ناوەکان زۆر جار لە هەولێرە لە پایتەخت هێرێمی کوردستانە زۆربەی زۆری ناوەکان عەرەبین برای من بە عەرەبی لەوان دێنووسایە ئێستا ئی خۆمان هەر عەرەبی دەزانین عەرەب دێ هەر عەرەبی دەزانن یعنی زمانە چی بڵێن هەموو کەس دەزانیتن قسەی بکاتن یعنی کە زاهبی هەموو کەس زانین بڵێ زاهبی زاهبیە وایەوە نییە یعنی زێڕین زێڕینە ناوێکی کوردی بێ باشتر نییە
جان وڵا ئەو بیدار هەر ئەو مادانە ئەمان لەسەر شتێ ڕۆشتینە بەڵێ سەیرە لە پایتەختی هەرێمی کوردستانە شاری هەولێرە زۆربەی زۆری ناوەکان و بە تایبەتی ناوچەکانیش بە ناوێکی عەرەبیەوە نامدراوە تابلۆی دوکانەکانیش بە هەمان شێوە تەنانەت شوێنی کە لێی ڕاوەستاوین کە پێڵەن کۆتری سەلام لە شاری هەولێرە واتە کۆتری ئاشتی بەو ناوە عەرەبیەوە نامدراوە کۆتری سەلام لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەو ناوانەی کە لە ناو تابلۆکانی باڵین دوکانەکانە دانرا و نووسراوە خوا ڕزقی هەمووتان بە بەڵام هەموو شتەکان بە کوردی خۆشە خواتان لەگەڵ